بەناوی خۆبەخشنەوە میێرەوان و سڵاوتان لەبێ ئەزیزان و خۆشەویستان و بەیانیتان باش. ئەزیزان بەیانەیەکی زووە لە یەکێک لە نانەوەخانەکانم لە شاری هەولێر دەمەوێ ئەمڕۆ ستۆری و ژیانی ئەو نانەوەخانەیە و ئەوانەی کە لێرە کار دەکەن دیارە چەند وەستایەک لێرە کار دەکەن دەمەوێ ئەمڕۆ ستۆریەوان وەرگین بزانینەوان ڕۆژانە خەریکی چین و ئەو بازوور و شوماتانەی کە زیاد بووە تا چەند کاریگەری بەسەرەوان هەبووە بزانین ئەوان ڕۆژانە چەندان یان چەند فەردەنان پێشکەش بە هاوڵاتیانیان دەکەن. وەستا فەرحانیش یەکێکە لە وەستا سەرەکیەکان لێرە وەستا فەرحان زۆر خۆشحاڵ بووی. خۆشحاڵتر بووم بەخێر سەرچاوڕۆ لەگەڵێەوەی وەستا فەرحان ئیشی تو لە پێش هەمووان دەست پێ دەکا و یەکەم ئیشی تۆ دەست پێ دەکا. ساعت چەند بەینان ساعت 5 دەست پێ دەکەم ساعت 5 دێم کە دێم سەرەتا بەوەی هەویرەکەی دەشێلم. باش ئەوە چی ئەو عەزانەیە ئەوە ئێستا لە زیاتی دەستمە ئەوەیە ئارد و ئاوەکەی تێ دەکەی خێ و خومرەش تێ دەکەی پێی دەکەی شێک بۆ هەویر دەدەخە چارێک لێ دەگەڕێ هەویرەکەی تاویل ناوتە شتەی دەکەی و دەیبڕێ. باشە لێرەیە خومرە و بەڵێ خێرەکە شتێک ئاوەکەی تێ دەکەی خێ تێ دەکەی ئاری تێ دەکەی بەخۆی سترمان هەیە ئەو سترەیە چیسە خێش تێ دەکەی خومرەش ئەوەیە بە وەختە بە قیاز نییە خومرە. باش ینی ئێستا هاوی نەدەبوو فەرقیە لەگەڵ ستانێ بەڵێ ئێستا تقریبان چەندی دەکەی ناوەی ئێستا تقریبان دوو براشی شیویم ناوەی کردووە دومراتی شیوێ بەڵێ ئەدیێ زستان بی زستان دەبی چاری تێ بکەی زە و سارترە ئاو سارە دەبی ئاویگەرم بیشێری زستانێ یعنی ئێستا هەوی شێڵان بەدەستی هەمووی تەو جیازە ڕۆژانە چەند زار 6,000 و 7,000 پێ دەشێلم و چکە بەعومیەوەی جەو گەرمە نابی زۆر بیشێلم دەبی هەویرە کم بشێلم نانەکە جوانتر بی لە وەستاش خۆشترە. ئەگەر پێم بڵێ ئەوە چەند گونتشی لێ دەکەت ینی تقریبا بەقیاز دەزانی دەزانمەوە تقریبا ئەوە 700 نان دەکەوتێت 700 نان ماشاءالله ئافرین. باشە دوای لێرە کە دەرمان هێنا تاویلی ئەو تەشتەی دەکەین 5-6 دقیقە لێ دەگەڕێن دەبی ئیسراعات کاتن کە ئیسراعاتی کرد دەست بە ئیشەکەی دەکەینەوە. باشە باسی 600 گرام و 700 گرام و 600 گرامی دەکرێت بێگومان هەمووی لەو دەستەی جەناب. بەڵێ ئەرێ وەڵڵا کو غرامانە بە دەستی ڕێک دەردەینێ ئەوە لێر فێر بووینە کە لە بیدایەت سەرەتا هەموو تەرازومان لەکنە کاتا فێر دەبین کە قیاسەکەمان هینە مشکلمان لە دروست نابی. ئێستا لەو ماوەکە قیاس گۆڕیان قیاس دەگۆڕێت کاریگەری بەسەر ئیش توەیە لێ ڕاتین هەچ قیاسەکە بێ لۆ دەین یان ئێستا بڵێن نانێکی دەبل لێرە دروستکە یەکسەر دروستیە. باشە کات دەبلێکمان بۆ دروستکە بزان جیاوازەکەی چییە لەگەوانە ئەوە هی دەبلیە بەڵێ ئەوەشی ئەوەی ئێستا ئەنی ڕاستەخۆ دەتوانێت قیاسەکەی بەڵێ دەتوان. باشە لەگەڵ ئیشەکەت کوی وەستا فەرحان الحەمدولله زەحمەتە بەس ئەوە پێداویستی ژیانە و پێداویستی خەرچیە و پێداویستی ڕۆژانێ دەبی بیکەیت. لە ماڵێ ئەمە تەوان خێزان و خانەوادەوانەوە کاتێک ڕۆژێک نان دەکەن ڕۆژێک پێشنجی ئامادەکاری لۆ دەکەن هەمووی شەوش دەبێت هەمووشی لەوانەیە هەر 50 هەرەوەندێ نابدن ڕۆژانە چەند نانی دەکەیت تقریبا من ڕۆژە زانی 2800 تا چاریش دەڵێ بەس دیار نیە بە دیاریکراو بێ دیار بیتن بەس عەسە بازاڕە خۆی عادەتەن پێنجشەمان و شەومان بازاڕەکە باشە ینی بە ڕۆژەکانیش فەرقی هەیە. بەڵێ تاکید فەرقی هەیە خۆی زیاتر پێنجشەمان بازاڕەکە حکومەوەی خەرکە ئێستا مەزرعە و سەفرەی زیاتر نانەکە لێوە خۆی دەبە. ئێوە جگە لە خەڵک بۆ نانەوەخانە بۆ مەتعەمەکانی بەڵێ بۆ مەتعەم زیرانمان بۆ مەتعەمی دروستی دەکەین هەنگ لەبەر هەندێ ئەمە سێ شەف ئیش دەکەین بڕێکی گیلاشی چ مەتعەممان هەیە. ئێستا چەند جۆرە نانمان هەیە کە لێرەوە دەیفرۆشن ئەوەی کە لێرە تۆ دروستی دەکەی وەکو گوندەکە جیاوازەکەی دەتان دوو قیاسە عینەوە بەس وەستا لێ دەر سێ سار نوعی دروست دەکەن کولێرەی هەیە شەباعی دەبلی هەیە ئەو نانە گسکەشی هەیە. باشە بەعام شوێنەکەیەوە گەرمە نانەوەخە لەگەڵ گەرمان چۆری بە قورعان گەرمە بەس ئەوە لێ ڕەهاتینە هیچ شتێکی بێ زەحمەت نابی هاتوو بتەوێ ئەگەر شتێکی وکەی مادی وێنەی بکەیت
باشە لە پاشەوەی کە لێرە تەواو بووی ئەوانە تەواو کرد ئەوە پڕ بۆ شتە سوار گۆشە نازام چی پێ دەڵێت ئەوەیە هەویریە دوای قۆناغی دووەمی شیت و چییە تاویلی سێوی دەکەم تحویلی سەرێرە لێرەش ڕاستەوخۆ ڕاستەخۆ لێرە سرعاتش دەکە و وەستا تاویلی لێ دەکەم دەبی سرعات لە وەستا دەبی معادل تەختەپڕ بی سرعاتکە وەستا زستانان چ کاتێک دەست بە ئیش دەکەن بە قورعان زستانان دەگۆڕێ وەخت دەگۆڕا لەوە دەبی زووتر بین خاستان زستانان چکە جەو ساردە دەبی بە زووتر بێ هەویلەکەی زووتر بشێلی ئیسرعات بکاتن دەبی هەویلەکە هەستی ناوی فەتیر بی کە فەتیر بوو بکەلک نایە نانەکەت ناخورێ هەویلەکە تقریبان دەبێت چەند بمێنێتەوە وەستایەوە چەند دێڵنەوە دوای شێڵان بەخۆی دەی چارێکێک بیزاقە بمێنێت توی سرعاتکە چارێکێک بیزدا ئارێوەڵە دەبینی ئەوجە دوایە بیبڕی دەبی بڕێت بەشێکی لێرە دەمێنێتەوە لێرە دەبینی بیزاقەی سرعاتکە لێرە عندە دەدەقەی سرعاتکە دەبی لەسەر تەختەش چارێکێک بمێنێ سرعاتکە کۆی گشتی 45 دقیقە نزیک ساعاتێک ساعاتك من دوية من كذا ساعاتك دوية تا بتشتغل دستي وسطى محمد وياك والله هذا دستي وسطى محمد ساعاتك من دوية باشا وسطى فرحان بين بلاي سنجري نجيب باك خاويني ددني والله زور هم الروجة كليلة تواو دبن خاوين كردو باك كردو ينزل ددن كان نيورانا ساعات دو خلاص دبين خاوين ده كاين نوزة سينو كشوانش خلاص دبين خاوين ده كاين نوزة سينو بخاوين كردو ناسين لا مو يشكان باك خاويني جريجي بيدن أبدا أكيد سر الشيخ باك خاوين خاصة إيشي ما خواردن هذا زور جرينجي باك خاوين كيف أو جورة أردي كديكني يعني دلنيان لو ككواليتي باشا وجوري كي باشا بالله أو أردي ناوي سلام هذا ميش أو أردي بكاردين هذا شو صار خراب نيا هذا شو باشا كواليتي كي باشا لا باك خاويني أردك لا باك خاويني زور فرني كان أول بكاردين هذا شيء باك خاوين هذا عند مشكلة نبوه نرخيار دي شوت السريع او خو كاريگري بس كواليتي اردكش نبوها وهذا يستنى يبوه هذا يستنى يبوه نيبوه بس زيادة لو تسري نيواني زيادة ريات تسري او اردم ب 26000 دینا بس 39000 مثلا مهاتيا 26 شيء باشترين ارد دكتور باشترين ارد 26 بو يعني وصفر عن ايوه شوريك اردي تايبتان هيك بكاري دينن واني واردا قشتيكا مخلق ولا ماله بكاري ديني ونيا نا ونيا ده بمزي او اردي بكاري ديني هذا يبدو نوع ارد ديالي كده لقى شيء مدا قنزي هك ارتي لو شيء منا قنزي جوازي شي ارد كان هاي خاوده بتاع قوتي منها بقوتها هاي بقوتها تو اردي كل باع ولو انا توزيع لك بكل شيء منها باع بس دوير بكل شيء منها بس لو ايه لا اري والله لا لك انا يجيك بكل شيء منها سكو باع علينا دبي او باع عليه دين باع لسفري درترا سفرة كلو سلو تندوري نابي يعني هو برد داك سفري برد استي يو باع عادي هموش بس سوا خوش بس نفر عمان دون بي ان شاء الله تو دوام بليش كارك بخير بس ساعه سلام وسطى محمد تقريبا لنا ونانا خانك جناب رولي يك الرول السريع كان دبيني وانيا توداني نانا اگر بيمبري سبينان جناب كود سبيدكي لا سبينان من ساعات 6 هذه مخواري ساعات 6 ذا مشتري دي حتى ساعات 8 ناني بيودين لباس 8 اما دس بيدك لو مشتري لو مطعمي حتى ساعات دود ناين للدين ان شاء الله هم روجي او شيء هيج راوستانا كدنيا وسطى لو مديك هششوني ودي اتاوك ساعات دو دوري ساعات هشتوني وهي ساعات دشدكين عندك شتي خوي سبينان دس بيدك انه لو مطعمي او زبير راوستانا تا تاو دبي يعني تا ساعات دو هاوين قرمه زا حولير بخوشي قرمه تعامل تكون لقلو اقرو كرماتي استا
والله ما مستجن ما اللي راهاتنا بيع زوج تشتاك عقد زاني ما بيردين توزور باشا ايوه ما فارز سلام عليكم يا رب الله فانا بقى قرمات النابه والله ليه راهاتنا بري والله بس باشا يعني ليه راهاتني كمان خوشه بس طبعا زستانان خوش ترى زستانان زور خوش ترى والله زستانان هیچ فرین لی بیزار نمی. عیناً زار و دکلی بیزار بی. گرمات دبی، ام بیتاقت دبی. واستا محمد قۆناغەکانی شیت و چەندە سەرەتا هەویری لێرە دەینی و دوای والله ئەمن بەخاوێنی دێم دێم ئەرێ یەکسەر هەی دێن میێرکانە و نانی لێت دەم تۆ بەس نان لێدانەکەی بەڵام ماشەڵڵا نازانم هەست بە سورعەتێکی زۆر دەکەم هەمووشی یەک قیاس دەردەچی ئەوە هونەرەکە هیتووە یانە وەستایانەی پێشە خۆتەوە هەموو یەک قیاس دەردەچێت وەستا فەرعان هەمووکانی جوانە ئەمیش هەر تەڵەبێ وەستا فەرعانی بووم ئەین تقریبا هەر هەویرێک چەند جا ئەوەی لێ دەکەن حەسەب هەویر دەزانین جاری وایە دوو سێ جارە و جاری وایە دوو جارە و جاری وایە سێ و بە دیاریکراوی ڕۆژانە چەند جا چەند نان پێوە دەدەن 2800 هەتا سێ هەتا چاریش حەسەب ڕۆژە دیار نییە یعنی بە ساوتی بە زیاتر 3000 زیاتر 3000 نا ئێستا کە لە دوایەوەی ئەو تۆزە گرانبوونەك بە نرخی هاردووانە بینرا ئەوە تانگچکە کردەوە گونتتان طبعا پێشتر 110 غرام دەبردرا 105 غرام دەبردرا ئێستا 80 غرامی دەبرین یعنی چەند 25 غرامش فەرقە ئێستا بە 49 ئێستا لەوانەیە ئەوڕۆ لەوانەیە شەمولۆمان بێ ئەوزە خوا بزانین بە 49 بوویتە 50 47 بە زۆر گران بووە هەروڵە تاسیری زۆر کردێ نرخەکەی تقریبا چەند سەتا پێشتر بە 20 چەند بوو پێشتر بە 27 28 دەرەجەیەک ئاردی تووشی دەکری بە 29 دەرەجەیە ئەنعا بوویتە 49 یعنی چەند یاکسێ تقریبا 25000 28000 هاتە سەری گران بوو زۆر السلام ورحمة الله وەستا محەممەد جانەکەم باسمان کردی شەکەت ینی قورساییەکی هەیە بە تایبەت لە هاوینان زۆر گەرمە بەگشتی لەگەڵی شەکەت چۆن لەگەی شەکەی هەتا ئێستا الحەمدولله ڕاهاتینە بەس شەکەمان زەحمەتە بەڕاستی هەموو ڕۆژێ سبەینان ڕۆژە کودنیە مانگەک نییە بە بەردەوامی سبەینان زوو دەبێستین بە تایبەتی هەویرشێت ساعات 5 سبەینی هەردەسین و شەلاع ساعات 6 دێتن ئیمن لەوان باشترە من قسەک تاخیرتر دەم لەوان ئەمە قسەک زیاتر تێرخەوم لەوە بە زەمان تێرخەونینە بەڕاستی شەکەیوان ناخۆشە ئێوە چەند شەفتیش دەکەن ئێوارانیش وڵای ئێمە سێ شەفتە سبەینان هەتا نیوڕانی ساعات دوو دەچینەوە ئیسراحەتش دەکەین عەسرێ دەست پێ دەکەینەوە لە پاش نوێژێ هەتا ساعات 9 نی ئەوزانش دەکەتەوە حەسەب بازار هەتا جاری هاتە 10 لێرە ماینەوە ئێوە شوێنەکەتان وایە ناو خەڵکە تقریبا ناو بازارینە جێەکەمان سەرچیە هەتا ڕادەچی ینی بەردەوام هەر سێ جەم تقریبا نێوە هەر سێ جەم مارەڵە سەعات 10 وەرە مشتری هەیە بە بەردەوامی لێ مشتری نابێ الحەمدولله ئێوە هیچ کام لە جەمەکاندا لە ماڵەوە نییە کە بیخۆ ناوەڵا جەمەکانمان هەمووی عەکس بوویتەوە بەس جمعانان لە مارینە باشە زمان بشوتانە بشومانە ناکەینەوە بەس جەمەکان دیکە هەمووی جەممان گۆڕایە نیوڕانان سەعات 2 ناین دەخۆین ئێواران سەعات 9 ئەوە تا چەند وەستا محەممەد تا چەند پاک و خاوێنیتان ڕاگرتووە گرنگیتان بە پاک و خاوێنی داوە لێرە پاک و خاوێنی لە ئیماندایە لەی پاک و خاوێن بین النظافة من الإيمان ئەگە خاوێن نەبین یعنی هیچمان نەکردین الحەمدولله پاک و خاوێنی دەبی زۆر ڕاگرین زۆر پێوە ئەوەینەوە کا پاک و خاوێنی طبعا شتێکی تر سەرنجی ڕاکێشام وەستا محەممەد هەم لێرە زیکرتان ئەڵواسی وە طبعا خۆشەویستان ئێستا ئێمە
بە شێوەیەکی کاتی لێرە سەماعەیەکی لێ ڕامانگرت کە بە بەردەوامی قورئان لێدرێت شتێک وای کردووە کە بە بەردەوامی قورئان و ئەناشیدی دینی لێ بدەنێەوە الحەمدولillah لە فەزلی خوایە و ئەلێرەش سەبارەت بەو زیکرانە خەرک دێ جار وایە قەرەبارغا هەمووی عەسەبی دەبێت تەماشای زیکران دەکە بڕێک دڵی نەرم دەبێتەوە هادێ دەبێ و ئەم سەدەقە جاریەشە پێمان هەڵواسیە و لەگەر ئەو برایانە و بەڵام با سەدەقە جاریەکمان هەویت لەگەر ئەو کەسانێک بەردەوامیش قورئانی لێ بدەن بەڵێ الحەمدولillah بەس بەیانیانیان کات نا هەموو کاتە هەلێراتە گوتم ئەی گۆرانی لێدات موبایلەکەی دەچێندرێ کەس باڵۆخم گۆرانی لێ نەداتم خی پەروەردگار ئینشاڵڵا پاداشتان بداتەوە سەلامەت یا ڕەبی سەدەقە جاریە بۆتان حساب بکات وەستا علی جێکێکی ترە لە ئەندامەکانی ئەو خێزانە کە هەمویان بەیەکەوە کار دەکەن وەستا علی ئیشی تۆش لەوانەیە قورس بێ لەبەرێت تۆ تەعامل ڕاستەخۆ لەگەڵ مشتری دەکەی و لەگەڵ نانی دەکەی سەرتا بخیاتی جنابتان دەکەم زۆر سپاس دەکەین سەلامەت طبعا یشی منیش بەرگ زەحمەتە گەرمە جێی وەستا علی بەڵێ زۆر جار گلەی لە جەنابەت دەکرێت ئەگەر نانەکان سوتا بێ یاخود نانەکان خاو بێ چکە تو دەری دێنەی کو چاودێری دەکەی وەکو ئاگات لە ناو کوورەکە دەبێت لەوەی کە نانەکان نەسووتێن بێگومانە هەر شتێک بیگلیکانە گرەی لەم دەکرد زنام جار ببرجێ خاو بێ دەبی زۆر ئاگادار لە مشتری و لە ئێرکانەکە لەگەڵ مشتریان کوی باتای بەدەو کاتانێکە قەڵە باڵقی دروست دەبێت باشمان الحەمدولillah باش سەرتا زەحمەت بەدەستە باش نانەکان کە دەسووتێن هۆکار خەتای تۆیان خەتای وەستایە هەندێک جار بە هەندێک جار خەتای هەندێک جار خەتای منە باشە لە چ حاڵەتێکدا خەتایەوە جایبانانەکە تەنکە زۆر وەستا تۆ دەستەریع دەکەرێت دەدا دەیگریتن بەین نادا ئادێ و حاڵەتانەی کە خەتای تووە وەستا و نانە وەسقی شەڵە ئەو نانی و کلێرەیە ئەو کلێرەکەیە لێرە دەبی زۆر بمێنێتەوە بەڵ ناگری کەمتر بی جوان دەبڕژێت نان دەرهێنان خۆشە نانی ئەو لای دەکە بەس ئەوە لێتمین جار نانەکەم دەرینە بەس بۆی وەنووسە لە شتان ساغ بێ خێزانێکی جوانن هەموو بەیەکەوە وەکو برا لێرە ئیش دەکەن ئەمە دیارەیەکە لە شتە جوانەکان لە نێویشێ ئەو وەستا عەلیە و کولێرەمان سووتە جەماعەتەوە من 2 دقە و ئەوم لێ وەرگرەوە چی پێ دەڵێم وەستا ماشە ماشەکەم لێ وەرگرت بۆ هۆکارێ و کولێرەیە کە لە بۆ مەش دروست کرابوو ئەو کولێرەیە سووتە بەڵام خەی ناکە مادەم بە خۆمان تێکماندایە بە خۆمانیش دەیخۆینەوە باشە سەلامەت یا ڕەبی دەستان خۆش بێ یاخۆ سەربەرز بن بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتانیش ئەوەش ڕۆژانەیەک نا بەڵکو چەند کاژمێرێکی نانەوەخانەیەک بوو کە هەمووان لە بەیانیەکی زوو لە بەیانێکە لەوانەیە هەیە زۆرێکمان هێشتان لە خەودابین ئەوان دەست بە ئیش و کارەکانیان دەکەن و لێرەوانش بەو شێوەیە ڕسقی ماڵ و منداڵیان دابین دەکەن کە عەلی منداڵتەیە بەڵێ یاخوا تەمەندرێژ چەند منداڵ سەلامەت دوو منداڵ دوو منداڵی هەیە خی گەورە تەمەندرێژی کە ئەمانەش بێگومان هەمویان خێزاندارن بەو شێوازەیە کار دەکەن و بەیانیانی خۆیان تاوەکو نیوەڕۆ لێرە خەریکی ئامادەکردنی نان دەبن ئێمە بەجێتان دێڵین بۆ هیوایی کە چوونە نانەوە خانەکان ڕێز لە ماندووبوونی ئەوانە بگرن کە لە بەیانێکی زووەوە خەریکی ئامادەکردنی نانم بۆیەوە بەخوای گەورەتان دەسپێرن سپار دەیخوابن Zaraz,